پەیوەندیمان لەگەڵ یەکتر بۆ دروستبوونی کلیسایەکی پێگەیشتوو کە باوەڕ و هیوا و خۆشەویستی تێدا بێت. پێویستە هانی هەموو باوەڕداران بدەین بۆ بەشداریکردن لە بنیادنانی یەکتری. ئەم بنەمایە درێژەدانی بنەماکەی پێشووە. پەیوەندی بەو بەشانەوە هەیە کە دەربارەی هاتنەوەی مەسیحە. بەڵام دەبینین کە لێرەدا پۆلس بە دیاریکراوی زۆرتر درێژە بە بابەتەکە دەدات و وەسفی چۆنیەتی ئامادەباشیمان بۆ هاتنەوەی مەسیح دەکات. یەکەم شت دەبێت گوێی بگرین و فێربین. لە یەکەم سالۆنیکی بەشی 5 ئایەتی 12 و 13 ئەمە دەخوێنینەوە. ئیتر خوشکان و برایان، داواتان لێ دەکەین ڕێزی ئەوانە بگرن کە لە نێوانتاندا زەحمەت دەکێشن و بە یەکبوون لەگەڵ مەسیحی باڵادەستدا سەرپەرشتی و ئامۆژگاریتان دەکەن لەبەر کارەکانیان ئەو پەڕی ڕێژ و خۆشەویستیان بۆ دەرببڕن، بە ئاشتی لەگەڵ یەکتریدا بژین. ئەوەی لێرەدا دەیڵێت ئەوەیە کە دەیەوێت لەو کەسە دیاریکراوانەوە فێر بن بۆ ڕێنماییکردنیان لە ناسینی ڕاستی کتێب و پەشگەشەکردن لە مەسیحدا و باوەڕ و خۆشەویستی. دەیەوێت ئامادە بن بۆ دووەم هاتنەوەی مەسیح. خدا پلانی هەیە. ئەم پلانە پۆلس و سەرجەم خزمەتکاران و نێردراوان بۆ کلیساکان کە دایان نان بۆ دەستنیشانکردنی پیران و چاودێران و پێشەوا ڕۆحیەکان لە نێو کلیسا بۆ ئەوەی ببن بە سەرچاوەی ڕێنمایی و فێرکردنی باوەڕدارە نوێیەکان، بۆ ئەوەی باوەڕیان بنیاد بنێن لەسەر ئەوەی کە چۆن فێر بن و ڕەفتار بکەن و لەگەڵ مەسیحدا بژین. جا لە ژیانیاندا سیفەتی باوەڕ و هیوا و خۆشەویستی دەردەکەوێت کە پۆلس باسی دەکات. دوای ئەوەی کە گوتی پێویستە گوێ لە فێرکاریەکانمان بگرن و ڕێزیان لێ بگرن، پۆلس دەڵێت با پێویستە بەشدار ببن لە بنیادنانی یەکترین. پۆلس لەم بەشەدا زۆر دیاریکەرە. لە یەکەم سالۆنیکی بەشی 5 لە ئایەتی 14 دەخوێنینەوە: ئەی خوشکان و برایان، لێتان دەپاڕێنەوە. نەک تەنها گوێ لە پێشەوایان بگرن، بەڵام هەمووتان پێویستە بەشدار بن لەو پرۆسەیە. ئەو پرۆسەیە چۆنە؟ کە سەرزەنشتی تەمبەڵەکان بکەن. دیارە هەندێک خەڵک وایان دەزانی کە ڕەنگە ئیسا مەسیح لەسەر ساتە هەر ساتێکە ئەگەڕێتەوە. بۆیە وایان دەبینین کە پێویستیان بەکارکردن نییە. ئەوە لەلایەن کێشە بوو، بێسەروبەر بوون، بێ ئیش بوون. دەبینن لە دووەم نامەکەی بۆ خەڵکی سالۆنیکی پۆلس زیاتر باسی ئەم کێشەیە دەکات. دەتوانین بڵین کە ڕاستپاردەکە ئەوەیە کە لە کاروباری باوکماندا نابین وەک وەی کە ئیسا مەسیح کردی. ئەو کارە بکەن کە باوکی ئاسمانیمان پێمانی سپاردووە. پێویستە خوددا بەدیوهێنن لە ژیانداندا. خاڵی دووهەم، وەرەی ترسانۆکەکان بەرز بکەنەوە. دەبێت هەموو بەشدار بین لە هاندانی تێکشکاوەکان. لە دەوروبەرمان کەسانێکی تێکشکاو هەن. ئەمە لە جیهانێکی پڕ لە گرفت و تەحەدادا دەژین. وشەیەکی هاندەر بۆ کەسی بەرامبەرت زۆر جیاوازی دروست دەکات. خاڵی سێیەم، یارمەتی لاوازەکان بدەن. کەسانێکی لاوازی زۆر هەیە لە دەوروبەرمان. هەلێکی ناوازەمان هەیە کە خزمەتیان بکەین و شایەتیان بۆ بدەین. لاواز لە ڕووی جەستەوە، بەڵام لاوازەکان لە ڕووی ڕۆحی دەرونی شەو ئەگرێتەوە. با ببینە سەرچاوی هاندان بۆیان. خاڵی چوارەم، لەگەڵ هەمووان پشو درێژ بن. ئەوە یەکێکە لە بەرهەمەکانی ڕۆح. خۆشەویستی پشو درێژیە. خاڵی پێنجەم، ئاگاداری پاداشتی خراپە بە خراپە مەدەنەوە. خەڵکی وا هەیە پڕن لە تووڕەیی بەرامبەر ئەو کەسانی کە هەڵەیان بەرامبەر کردوون یان خراپەیان کردووە. بەڵێ تووڕە دەبین، بەڵام پاداشی خراپە با بە خراپە نەدەینەوە. چونکە هەر کە تووڕەیی بوو بە حەزی تۆڵەسەندنەوە یان کەسێک مافی خۆی بە دەستی خۆی بەدەست بێنێتەوە، ئەوە سنووری خۆی دەبەزێنێت و دەچێتە نێو بازنەی بەرپرسیارەتی خوددا کە فەرمووی تۆڵەسەندنەوە بۆ منم سزا دەدەم. ئەو سنوورە بەزاندنە دەماخاتە نێو گوناحەوە. ڕەنگە کۆتمان بکات و وامان لێ بکات کە خواستی خوددا پشکێنین. لێرەدا پۆلس بە بیرمان دەهێنێتەوە ئەوانەی کە نەبکەین. بەردەوام دەبێت و دەڵێت بەڵکو هەمیشە حەوڵ بدەن بۆ یەکتری و بۆ خەڵکی دیکەش باش بن. ئەم هەنگاوە بە تەنێ بەسە کە سەرقاڵمان بکات بە کاری چاکە تا ئەو کاتێکە مەسیح دووبارە ئەگەڕێتەوە. لێرە تا هۆشداری و ئامۆژگاری پۆلس دەبینین بۆ ئەو باوەڕدارانەی کە گوێ بگرن لە فێرکاریەکانیان. هەروەها ڕایان دەسپێرێت کە بەشێکی کارابن لە جەستەی مەسیح و یەکتری بنیاد بنێن. پرسیاری تێڕامان و پەیڕەوکردن لێرەدا ئەمەیە. چۆن دەتوانیت گەورەترین بەشداری بکەیت لە ناو کلیساکەت سەبارەت بە کار دیاریکراوەکان کە باسمان کرد. با دووارە بڕوانینە ئەم ڕاستپاردانە. دووارە دەیان خوێنمەوە. کە دەیخوێنمەوە داوات لە یەکەم لە خۆت بپرسە کام سیفەتانە زیاتر لە تۆدا هەیە کە بتوانم لە نێو کلیساکەیە بە شێوەیەکی ڕوون پێشکەشی بکەم. لە نێو جەستەی مەسیح بۆ ئەوەی بەشدار بیت لە بنیادنان و هاندانی ئەم جەستەیە چیت پێیە؟ ئەی خوشکان و برایان، لێتان دەپاڕێنەوە کە سەرزەنشتی تەمبەڵەکان بکەن، وەرەی ترسەنۆکەکان
بەرز بکەنەوە، یارمەتی لاوازەکان بدەن، لەگەڵ هەمووان پش و درێژ بن، ئاگادار بن پاداشی خراپە بە خراپە مەدنەوە، بەڵکو هەمیشە حەوڵ بدەن بۆ یەکتری و بۆ خەڵکی دیکە باش بن. با بنەماکە دووبارە بکەمەوە بۆ ئەوەی بە گوێرەی ئەوە بژین. بۆ دروستبوونی کلیسایەکی پێگەیشتوو کە باوەڕ و هیوا و خۆشەویستی تێدابێت، پێویستە هانی هەموو باوەڕداران بدەین بۆ بەشداریکردن لە بنیادنانی یەکتری.